وەزیری پێشمەرگەی یەکێتیە کەچی 87% ئەوانەی زەوی پێشمەرگەیان بۆ دەرچوو لە سنووری پارتین. شەڕڤانان تاکتیکی شەردەگۆڕن و ڕاستەوخۆ بەرپرس و سەربازانی تورکیا دەکەنە ئامان. لێکۆڵینەوەی پۆلیس لەسەر کەیسەکەی گیان لەدەستدانی وریا حەمەکەریم بەردەوامە و پۆلیس ڕوونکردنەوەی نوێ دەدات. بەپێی ڕاگەندراوی ئەمڕۆی وەزارەتی پێشمەرگە 9165 ئەفسەر و پلەداری پێشمەرگە فەرمانی تەرخانکردنی زەویان بۆ دەرچووە. بەپێی بەدواداچوونی ستاندەرد لەو ڕێژەیە تەنها 1183 کەسیان کەوتونەتە سنووری ئیدارەی زۆنی سەوز بە ڕێژەی 13%. ئەوانی تر سەرجەمیان کە ژمارەیان 7982 پێشمەرگەیە و بە ڕێژەی 87% لە زۆنی زەردان. تا ئێستا لەسەر ئەو جیاوازیە هیچ ڕوونکردنەوەیەک نەدراوە. وەزیری پێشمەرگە لە پشتی یەکێتیە. بەشێک لە پێشمەرگەکانی یەکێتی ڕەخنەیەوە دەگرن چۆن ئەو دابەشکاریە بەسەر وەزیری پێشمەرگە تێپەڕیوە. باگوێرەی زانیاریەکان لەم هەفتەیەدا 4 سەربازی تورکیا لەلایەن هێزەکانی سووریای دیموکرات بەدیل گیراون و 3 سەربازیشیان کوژراون. بە بڕوای چاودێرانیش ئەمە ئاڵوگۆڕێکی سەرنجڕاکێشە کە لە بەرەکانی بەنداوی تشرین و پردی قەرەخۆزاغ ڕوو دەدات. دکتۆر ئارام ڕەفحەت لەم بارەوە نووسیویەتی ئەم ئاڵوگۆڕیە ئاماژەیە بۆ یەکێک لەم دوو حاڵەتە. یەکەم، شەڕڤانان تاکتیکی شەڕەکەیان گۆڕیوە بە جۆرێک کە زیاتر ڕاستەوخۆ سەربازە تورکەکان دەکەنە ئامانج. دووەم، تورکەکان دوای 2 مانگ لە شەڕ و هێرشی بەردەوامی بێ ئەنجام بۆ سەر قەرەقۆزاق و بەنداوی تشرین سەرنجام لە چەتە سووریەکان بێئومێد بوون و ئێستا بەناچاری خۆیان شەڕی شەڕڤانان دەکەن. پۆلیسی سلێمانی بەردەوامە لە لێکۆڵینەوە لە کەیسی گیان لەدەستدانی ڕۆژنامەنووس وریا حەمەکەریم شوفێری بارهەڵگرەکەش کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە لە لێکۆڵینەوەکان هۆکاری ڕووداوەکەی بۆ لە دەستدانی کۆنتڕۆڵ گەڕاندۆتەوە. سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی سلێمانی بە پێگەی سبەی ڕاگەیاندووە شوفێرەکە تا ئێستا بەندکراوە. چاوەڕێی ئیفادی بنەماڵەی وریا حەمەکەریمن بۆ ئەوەی بزانن سکاڵایان هەیە یاخود نە. ناوبراو لەبارەی بارە قاچاغەکە ڕایگەیاندووە ڕەنگە دادوەر نووسرا وارەستەی ژووری بازرگانی وولایانی پەیوەندیدار بکات کە ئایا ئەو تەماتەیە لەکوێوە هاتووە و هیکەیە. وتەبێژی وەزارەتی کشت و کاڵیش دەختی لەوە کردوتەوە کە ئەوان ئاگاداری هاوردەکردنی ئەو بارهەڵگرە نەبوونە چونکە پێش 11 ڕۆژ لە ڕووداوەکە بە بڕیاری وەزارەت هاوردەکردنی تەماتە قەدەغە کراوە.